مەسەلەی دەرمان یەکێکە لە مەسەلە هەرە گرنگەکان و هەستیارەکان کە پەیوەستە بە ژیانی هاوڵاتیانەوە لەگەڵ ئەوەشدا یەکێکە لەو شوێنانەی کە بەورەی فەسادە بۆ کۆکردنەوەی داهات و زۆربەی بەشێکی زۆری بەرپرسەکان هەوڵەدان شەریکە و کۆمپانیایان هەبێ بۆ ئەوەی سوودی لەو داهاتە ببینن و من پێم وایە ئەگەر بە پلە بێ پلە یەکەم داهاتی نەود لەم وڵاتەیە بەتاڵانە برێ دوای ئەوە بە هەدەردانێکی زۆر لە دەرمانە ئاگرێن. عەقدی دەرمان کراوە لەگەڵ کۆمپانیایەکە لە بەرەبەرایەتی تەندروستی گەرمیان و لە وزارەتی تەندروستی هەرێمی کوردستان. ئەمە عەقدەکەیە ئەمیش 403 ئایتمە ینی 403 نەوع دەرمانە. ئەو سەرانەی کە تایان نووسراوە و عەقدە کراوە تەبعاً عەقدەکە لە 24 دووەوە کراوە 2019 و ئەم عەقدە لەگەڵ یەک کۆمپانیا کراوە. ئەمە خۆی ئەسڵی قۆڕەخکاریەکەیە. وزارەت وای کردووە کە ئەبێ تۆ بڕۆی لە یەک کۆمپانیا هەموو دەرمانەکان بکڕی 403 ئایتم لە کۆمپانیایەک بکڕی لە جیاتی ئەوەی بێت ئەم کۆمپانیا بێت بڵێ بە داشکانت بۆکەم بەڵام هاتووە نرخەکەی 155 زیاتری داوە بەینانی من یەکی هاوڵاتی ئەگەر بچم لە مەخەرێکی ناو گەرمیان لە سلێمانیا بیکڕم ئەگەر دەرمانێک بە 1000 دینار بێ ئەم بە 500 دینار بێ ئەم بە 1000 دینار حسابی کردووە و ئەمە تۆ حسابی 500 دینارێکەڵی 500 دینار هیچ نیە بەڵام کە دوایەوە کۆی پارەکە ئەەکەیتەوە سەرەکەی پارێکی یەکجار زۆرە ینی هیچی فەرق نییە لەو تەنکەرانەی کە لە بەرچاومانە لە گەرمیانە دەرەچێت و ئەڕوا لە ئاودیوی ئێران ئەکرێت و ئەفرۆشرێت. ئەمە ئاوە ینی بۆ دەرزی بەکاردێت. ئەم ئاوە 12 ملیۆن دیناری لێ قانجاز کراوە. ئەم ئاوە 12 ملیۆن دیناری لێ قانجاز کراوە. ئەم دەرمانە خۆی 500 دینارە 950 دینار نووسراوە.